طيب يعني بەڕێز سادەی ڕاهێنانەکانی بابەتی ڕستەی لێکدراو یاخود ئامڕازی لێکدر ڕوون دەکەینەوە. ڕاهێنانی یەکەم دەڵێت ئەمڕازە لێکدران لە ڕستەدا بەکاربهێنە کەسی یاخود یان واو نەک. ئەو ئامڕازان لە ڕستەدا بەکاریان دەهێنین. دەڵێ نامەکەم بۆ نار کەچی نەیخوێندەوە، ئەوە کەچی دەبێتە ئامڕازی لێکدەر. دەچیت بۆ مەکە یاخود مەدینە، یاخودمان بەکارهێنا کە بریتە لە ئامڕازی لێکدەر. هەنار دەخۆیت یان سێو، باشە ئەو یانە دەبێتە ئامڕازی لێکدەر. بڵند و لاڤە پێ دەکەنن، باشە جێناوەلگا کۆتایی کۆیە، واوەکە دەبێتە ئامڕازی لێکدەر. ڕستەی کۆتایی دەڵێ فێری ماسی گرتن بە نەک ماسی وەرگرتن. تەمەن ئەوە قسەی زۆر معقول و جوانە. ئەتو بە خۆت فێری ماسی گرتن بە نەک ماسی وەربگری، باشە فێری ئیش بە نەک بسی پارێ پێی دەرۆزێک پێی، باشە کاچ خۆم ئەو نەکە دەبێتە ئامڕازی لێکدەر. ڕاهێنانی دووهام ئەم بۆشایانە خوارەوە بە ئامڕازی لێکدەر پڕ بکەوە. خوشک بۆ شای براکە مەڕەکانیان دەلەوەڕان، دەرێ خوشک و براکە مەڕەکانیان دەلەوەڕان. دووەم ئەوان لە کارەکەی خۆیان بوونەتەوە بۆ شای کەچی ئێوە هێشتا هەر لە ماڵۆن ئامڕاز لێکدەری کەسیمان بەکارهێنا. پرتەقاڵەکەم بۆ هەڵبگرا نەک هەرمێکە، مثلا بڵێ یان هەرمێکە ئەوش دەتوانی. بڕۆن بەڵام ئێوارە زوو وەرنەوە، بەڵامەکە ئامڕازی لێکدەرە. چیرۆکێ بۆ من بخوێنە نەک ڕۆمانێ، باشە نەک ڕۆمانێ، ئەتوانی بڵێ نەکۆ، ئەوش دەتوانی بەکار بێنی. ڕاهێنانی سێەم لەم ڕستانە ئامڕازی لێکدەر بانکردن پەیوەندی دانەپاڵ دەست نیشان بکە. یەکەم بەخۆشی زستان و زەردەخەنەی دوژمن باوەڕ مەکە. تابیانی بەڕێز واومان هەیە، بەمان هەیە، لەگەڵ دوو یامان هەیە. واوەکە ئەویان ئامڕازی لێکدەرە، بەیەکە لە سەرەتای ڕستە هاتیە بریتە لە ئامڕازی پەیوەندی بە بۆلە بە خۆ دەزانین ئامڕازی پەیوەندیە، یا ئیشمان هەیە دوو یا تەمەشاکە. ئەو یا ئەیان خۆشتستان زەردەخەنەی دوژمن، ئەو یا ئەیان هەڵبیشان بریتین لە ئامڕازی دانەپاڵ لەبەر دوو شتێک دایتە پاڵ یەکتری. ڕستەی دووەم دەڵێت دیاریەکەم بۆ خوێندکاران ئامادەکردووە یەک ئامڕازوانەیە کە جوتە لە ئامڕازی پەیوەندی بۆ. ڕستەیش دەڵێت نەت بیستووە کە هێز لە یەکگرتندایە، دوو ئامڕازمان هەیە کە لەگەڵ لێ کێکە ئامڕازی لێکدەرە، گوتمان بە بۆلەش نەها لەمان هەیە ئامڕازی پەیوەندیە. ڕستەیشتر هۆ کاچی شوان بلوێر لێدا، هۆمان هەیە ئامڕازی بانکردنە، یا ئیشمان هەیە ئامڕازی دانەپاڵە، هۆیەکە ئامڕازی بانکرد یا ئاکە ئامڕازی دانەپاڵ. کتێبەکەم بۆ بهێنە یان کۆمپیوتەرەکە بۆ ئامڕازی پەیوەندی یانەکە ئامڕازی لێکدەر، یان ئامڕازی لێکدەر بۆیەکە ئامڕازی پەیوەندی. ڕاهێنانی چوارەم وەڵامی ڕاست هەڵبژێرە کام لەم ئامڕازان دەتوانێت ئەم دوو ڕستە سادێ بکات بە ڕستەی لێکدراوە. بە پەلە مەڕۆ بۆ شای بکەیت، واو تا نەک یاخود یان بە پەلە مەڕۆ نەک بکەویت، ئەوە نەک وەڵامی ڕاستە. دووەم کام لەم ئامڕازانەتان دوو ڕستە یان زیاتر بێکۆ گرێ بدات. تەبعاً ئەوانە هاتان دوو ڕستەی پێکۆ گرێ بدەن، بەڵام واوەکە دوو ڕستە یاخود زیاتر لە دوو ڕستە بێکەوە گرێ بداتن. خاڵی سێم کام لەم ڕستانە لێکدراو نییە، ڕەوەز و ئەژی وێنەکێشن گەر ڕاهێنانی زیاتر بکەن باشتر فێر دەبن، گەلی کورد میوان دۆستن. قوتابیانی بەڕێز بەس ئەویان ڕستەی لێکدراوە، بەس ئەو ڕستەی لێکدراوە، بەڵام ئەو دەڵێت چ ڕاهێنانەکە خاڵەکە دەڵێت چ دەڵێ ڕستەی لێکدراو نییە. ئەتوو لێرە دەبێت لە خوێندنەوەی وەڵامەکەی وردبی، نەچی ئەو وەڵامی هەڵبژێری. چ دەمێنێتەوە؟ با و پا دەمێنێتەوە. با دەڵێ گەر ڕاهێنان زیاتر بکەن باشتر فێر دەبن، گەلی کورد میوان دۆستە. قوتابیانی بەڕێز ئەوە ڕاستە، ئەوەشیان ڕاستە، گەلی کورد میوان دۆستە و ڕستەشی ساتێ، بەسما مەسئلە ئەو ڕستەی لێکدراو نییە. قوتابیانی بەڕێز ئەمە ڕستەی ئاوێتەمان هەیە، ڕستەی لێکدراویشمان هەیە. ڕستەی ئاوێتە بریتە لە دوو ڕستە کارێک دەکەنێ بەرز بۆ ڕوودانی کارێکتر، باشە؟ بەڵام ڕستەی لێکدراو کارێک ناکەنێ مەرز بۆ ڕوودانی کارێکتر، کەواتە ئەلێرەدا ئەوە لەبەر ئامڕازی لێکدەری گەرمان هەیە، ئەوە دەبێتە ڕستەی ئاوێتە، ناوێتە ڕستەی لێکدرا. بۆی دەڵێن وەڵامی با و پا وەڵامێکی ڕاست و دروستە.
چوارە ئەو ئامرازەی دوو ڕستە یان زیاتر بێکۆ گرێبدات پێی دووتر ئامراز پەیوەندی لێکدەر دانەپاڵ یاخود ئەلیف و پا ڕاستن ئەشتە لە مامۆستا پێی دووتر ئامرازی لێکدەر. پێنجەم هاوین گەرمە بۆ شای زستان ساردە لە کۆتای ڕستەی نیشانەی خاڵمان هەیە کەواتە ئامراز لێکدەری بەڵام بەکاردەهێنە لە هاوین گەرمە بەڵام زستان ساردە لە مەرجەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە لە کۆتاییشدا وەڵامە نمونەیەکە دانراوە دەتوانن سوود لە پرسیارەکان وەربگرن تا ڕیکۆردێشتر و وانێشتر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.